لە نێو زەردەخەنە و پێکەوە لەگەڵ هاوکاراندا و بەرفراوانبوونی ئەو بۆشاییە وەزیرەکانی دارایی وڵاتانی پێشەنگی پیشەسازی بۆ لووتکەی کۆمەڵەی حەوت لە کەنەدا خۆیان ئامادە دەکەن. لەو باوەڕدام دەبێت پێشبینی کۆبوونەوەیکی لووتکەی جی حوتی گەرم و گۆڕ بکەیت. هیچ گومانم لەو بارەیەوە نییە. جاکۆب کریگارد ئەندامی باڵای پەیمانگای پیترسن بۆ کاروباری ئابووری نێودوڵەتی دەڵێت بڕیارەکەی ئیدارەکەی ترامپ بە سەپاندنی کرێی گومرگ بەسەر بەرهەمەکانی ئەلەمنیۆم و ئاسندا دژی هاوپەیمانە نزیکەکانی دەبێتە هۆی پتر گۆشەگیربوونی ئەمریکا و هەروەها هەڕەشەیەکی ڕاستەقینەیە بۆ شەڕی بازرگانی. ئاماژەیەکی ڕوون و ئاشکرا و مەبەستێکی ڕاگەیەندرا و لە ئیدارەکەەوە وەک ئەوەی هەستان پێی سەبارەت بە پێشەسازی ئۆتۆمبیل پارچەکانی نەخێر. ئەمە کارتی شەڕی بازرگانی جیهانی نییە، بەڵکە ئەمە شەڕی بازرگانی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان دژی هەموو کەسێکی دیکە. بۆ ڕۆژی چوارشەمە بەڕێوەبەری ئەنجومەنی ئابووری نیشتیمانی لاری کۆدلۆ بەرگری کرد لە ڕەفتارەکانی ئیدارەکە و ناکۆچیەکەی بە دەنگەدەنگێکی خێزانی وەسف کرد. سەرۆک ترامپ زۆر ڕاشکاو بوو لەبارەی کۆشیەکانیەوە بۆ چاکسازی بازرگانی، کەواتە ئێمە ئەوە دەکەین چ شتێک پێویستە بۆ پارێزگاریکردنی ویلایەتە یەکگرتووەکان و کارداری و هێزی کار. بەڵام هەندێک لە ئابووریناسەکان دەڵێن بۆ ئەمریکا ئەم ڕێوشۆنە وا لە ئەمریکا دەکات بە تەنیا بمێنێتەوە. هەندێک لەوانە وا دەڕوان لە کەنەدا وەک خاوەن ماڵی کۆبوونەوەی لووتکەی ئەم ساڵ بۆ ئەوەی ئاگری ئەم تەقینەوەی خۆش بکات. من مەبەستم ئەوەیە ئەمە دەبێتە هۆی لە دەستدانی کار بۆ ئەمریکایەکان و کانەداییەکان بە شێوازی گونجاو وەڵام دەدەینەوە بە ناردنی ئاماژەیە کە مەبەست لێی ئەمە نابێتە بەربەست لە بەردەم پێڕوانینەکانماندا. کەنەدیەکان و وڵاتانی ئەوروپا هەڕەشیان کردو بۆ وەڵامدانەوەیکی هاوشێوە بۆ ئەو کرێگومرجیانە کە لەسەر بەرهەمە ئەمریکیەکان هەیە، بەڵام لەوە دەچێت ئەو ناکۆشیە خێزانیە زەرێرێکی دوورمەودای هەبێت بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە تەواوی جیهاندا. ئەوەی کە شیکراوەکان باسی لەوە دەکەن سوود دەگەیەنێت بە چین. ئەم یاریە زۆر بەڕوونی بەدەستی چینەوەیە بۆ ڕادەیەی کەوا باوەڕ دەکرێت چین هێزێکی جیهانیە و لە برەودایە و ئەوەی بە تەواوەتی سەرۆکایەتی چین دەیخوازێت گۆشەگیرکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. وەزیری دارایی و خەزێنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ستیڤن منۆچین ئەو گفتوگوۆی ڕەت کردەوە کە ویلایەتە یەکگرتووەکان دەستبەرداری ڕابەرایەتی ئابووری جیهانی بووە و دەڵێ لە دەرانجامدا دابەزینی بێکاری لە ئەمریکادا و بەرزبوونەوەی متمانە بە کاربەران و کاردارەکان لەگەڵ خۆیاندا دەدوێن. بەڵام ڕەخنەگران دەڵێن لە نێو ئەو کۆشکە شاهانەدا کە کۆبوونەوە لووتکەیەکەی تیادا ئەنجام دەدرێت ئاهەنگێکی زۆر ساردوسەر چاوەڕوانی شاندە ئەمریکیەکان دەکات.